فەرمانبەران و مامۆستایان و تەواوی موچەخۆرانی کوردستان ئەتوانن دەست بەرن بۆ ئەمانە؟ بەڵێ دەتوانن بۆ ناتوانن پێشویش دەستیان بۆی بردووە. ینی بۆ نمونە ڕاگەاندنی مانگرتنێکی گشتی فەرمانبەرانی کوردستان لە ڕۆژێکدا بۆ ئیمکانی نییە. کۆمەلگا فەلەج دەکا، هەم کۆمەلگە فەلەج دەکا، هەم توانایی ئەو هێزەش بە کۆمەلگە نیشان دەدات. کارێکی تەواو عەمەلیە، ینی هیچ قورسیەکی تیانە. فەرمانبەرانی کوردستان داوا لە خەڵکی کوردستان دەکەن ڕۆژی تاریخێکی دیاریکرا و مانگرتن ڕابگەێنن، هەم خۆیان دەوام ناکەن لە هەموو ئەو بەشانەی کە فەرمانبەرن کار ڕاگرن و هەم داوای پشتیوانی لە کۆمەلگە بکەن کە ئێمە پێشتر بینیمان کە بازارگان لە شاری سلێمانی و هەڵەبجە بەدەم داخوازی مامۆستایانەوە هاتن دوکانیان داخست. بەڵێ عەمەلیە. بۆ نمونە نوێنەرایەتیکردن یەخەگرتنی دەسەڵاتی هەرێم و بەغدا ئەوەی دەکاتە ئەوەی کە نوێنەرایەتی حزاب لەگەڵ بەغدا و لەگەڵ یەکدادەنیشن ڕسمیەتی نییە. نەکری ئەو نوێنەرایەتیانە بچن یەخەی دەسەڵاتی بەغدا و هەرێم بگرن و پێیان بڵێن، بۆ ئیمکانی نییە. ناکری هەڵسوراوان و ڕەهبەرانی بزوتنەوەی ناڕەزایەتی لە کوردستان و فەرمانبەران لەگەڵ هەڵسوراوان و ڕەهبەرانی تشرینی بەغدا و ئەوانە کە هەمویان دیارن و کەسایەتن بەیەکەوە بچن دابنیشن و نەخشەی پشتیوانی لە یەکتر و بەهێزکردنی بزوتنەوەی ناڕەزایەتی لە کوردستان لەگەڵ عێراقدا لێکەڵ پێکەن. ناکرێ داواکاری لە ڕێگەی نوێنەرانی فەرمانبەرانەوە خودی خواستەکانی مامۆستایان بگەیەندرێ بە ڕێکخراوە کرێکاری و نەقابە کرێکاریەکان لە سەراسەری دنیادا.